کەسایەتیەکانی شاری دروستخورمات و جەماوەری شاری دروستخورمات و مەراسیمێکمان ڕێکخست و لەو مەراسیمە کە بەڕاستی جێگەی خۆشحاڵی خەڵکی شار و جێگەی خۆشحاڵی ئێمە و کادرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بوو کە جارێکی تر ئەو پێشمەرگەدی لە گەڕایەوە ناومان ئەو مەراسیمە بە ئامادەبوونی بەرپرسی میحوەری خورمات و بە ئامادەبوونی قایمقامی خورمات و کەسایەتیەکانی شار پێشوازیمان کرد لە ئەو پێشمەرگەدی لە سەید ئەحمەد و کەسوکارەکەی ئەوەی لێرانەکرا لە خەڵکی خورمات و کرا لە شوێنەکان کە نەکرا ئەم سوپاسی فەرماندە و پێشمەرگەکانی جەتیرۆرەکەم هەر لە کاتی جیرانی هەوڵی ئازادکردنیان داهەتا ئەو کاتەی ئازادیان کرد لە پرۆسەیەکی هەواڵگری توانیان پرۆسەیەکی هەواڵگری تایبەت توانیان ئازادی بکەن. من سوپاسیانەکەم لەسەر هەموو شانەوە سوپاسی کاک شێخ لاهوورەکەم لەبەرەوەی بەڕاستی دەوری زۆریە بوو دوسێ جارە من قسەم لەگەری کرد گوت ئێمە لە هەوڵداینا کە ئەو دی لە بە هەر شێوەیەکە بی ئازادی بکەن. ئێمە زۆر سوپاسی خەڵکی دروستخورمات و دەکەین وەکو براکەم ژیرە ئەزیەتیان کێشە هاتن بۆ سەردانام ئێمەیان کرد و زۆر دڵخۆش بوون بە هاتنی ئێوە یعنی ئێمە زۆر سپاسیان دەکەین زۆر سپاسی خەڵکی دروستخورمات وکەین و خەڵکی شاری خورمات و بووەوە خەڵکی شاری خورمات و دڵنیابی زۆر بەڕێز کاک شێخ لاهووری سوپاسیەکەین بە ناوی شاری خەڵکی شاری خورمات و لە دەبەرەکەی تر خۆشترەوەی لەبەرەوەی خەڵکێکی قارەمانن خەڵکی شاری خورمات و ئەو پێشمەرگەیەی کە لە مانگی 5 لە سنووری حلیەوە بەدیل کەوتە دەست دوشمنانی داعش لەگەڵ کەسوکارەکەی هاتنە شاری دروستخورمات و بۆ ئەوەی لە نزیکەوە هەم سوپاسی خەڵکی شاری دروستخورمات بکەن کە لە فترەی ڕابردووە چوبوون سەردانی ئەویان کردبوو و ئەوەی پیان کرابوو بۆ ئەو پێشمەرگە دیلە کردبوویان دیارە لێرە ئێمە